بە گوێرەی ئامارەکانی دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان ڕۆژ بە ڕۆژ بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکانەوە ڕوو لە هەڵقشانە. هەر ئەمەش وای لە زانکۆ و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کردووە چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکانەوە ئەنجام بدەن. لەو میانەشدا سەنتەری توێژینەوە و ڕاهێنان و ڕاوێژکاری زانکۆی چەرم و وەرکشۆپێکی لەژێر ناونیشانی هۆشیاری بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکانەوە ڕێخست. وتەبێژی ئاسایشی ڕۆژاوای سلێمانیش ئاماژە بەوە دەکات سەرەڕای چڕکردنەوەی هەوڵەکانیان بۆ بەرەنگاربوونەوەی ماددە هۆشبەرەکان، بەڵام بەراورد بە 4 مانگی سەرەتای ساڵی ڕابردوو لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵدا ڕێژەکە زیادی کردووە. بەداخەوە بەپێ ئامارەی لە بەردەستمانایەوەکو بەڕێبەراتی ئاسایشی ڕۆژاوای سلێمانی ئامارەکان لە زیادبوونایە لە چاو ساڵی پارە بەڵە زیادی کرد. ئێمە هەموو هەوڵەکانمان چڕ کردوێتەوە بە پشبەستن بە سەرچاوی زانیاریەکان بە هەوڵدانی خەڵکی بە ئەو زانیارەی بەردەستمان کەوتووە هەمیشە لە هەوڵداین بۆ دۆزینەوەی ئەو کەسانی کە بەکارهێن یان ئەو کەسانی کە بازرگانی پێواکەن. ئێمە مەتوانین بە شێوەیەکی دەسەزەمی بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایانی ئاینی ئەکادیمیەکانی زانکۆ و پەروەردە و کادرانی تەندروستی بتوانین خەڵک وەشیار بکەینەوە. پێویستە ئێمە لێرەوە هەموو بۆ نمونە ئەکادیمیەکانی خۆمان هۆشیارکەینەوە. ئەکادیمیەکانمان خوێندکارەکەم هەر خوێندکار لە ماڵێکەوە هاتووە ماڵەکەی هۆشیارەکەن بەوە ئەتوای تەواوی کۆمەلگا هۆشیار بکەینەوە، چونکو بڵاوبوونی ئەم ماددە هۆشبەرانە ئەسبابی زۆرە. ئەسبابەکانی لەوانە ئەسبابی ئابووریە وتمەکوڕە شەڕی داعشە بوونی بەتاڵەیەکی زۆرە، ناهۆشیاریە لەبارەی ئەم ماددە هۆشبەرانەوە کە خەڵک لەوانەیە بەکاریشی بێنێ نەزانێ ئاسارەکەی چییە. ئەم هۆشیارکردنەوە زۆر گرنگە لەبەرەوە ئەبێ ئێمە وەکوتم لە تاکە و دەست پێ بکەن وردەوردە بۆ کۆمەلگا چۆن ئەمە لە تاکە و دەست پێ ئەکا وردەوردە کۆمەڵی پێ ئاڵوودە ئەبێ و ئاسایشن تەواتی تێک ئەدا. ئێمە پێویستە بە پێچەوانەی ئەوە ڕێک لە تاکە و دەست پێ بکەین هەتاوەکو ئاسایشی نەتەواتیمان پارێزن. توێژەرێکی کۆمەڵایەتیش پێی وایە ماددە هۆشبەرەکان کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تاک و کۆمەلگا هەیە. باس لەوەش دەکات ماددە هۆشبەرەکان هۆکارێکی سەرەکی لێکترازانی خێزانەکانن لە ئێستادا، هاوکات بەهۆی ئەو ماددانەوە نەوەیەکی ناتەندروست و ناهۆشیار لە کۆمەلگەدا دروست دەبێت. بەدڵنیایەوە مادەی هۆشبەر کاریگەری لەسەر زۆرێک لە سێکتەرەکان هەیە لە کۆمەلگایە، بە تایبەتی لەسەر خێزان کاریگەرێکی زۆر سلبی دروستەکە ئابێتەوەی هەڵوەشانەوەی خێزان، چونکە ئەو تاکەی کە مدمینە بەو ماددە هۆشبەرەوە زۆرجار پەناباتە بەر ئەوەی کە ماڵ و مناڵ و ئەوانەی کە بەکاربهێنێ لە پێناوی ئەوەی کە بۆ نمونە بتوانێت ئەو ماددە هۆشبەرە دەست بێت. زۆرجار مناڵەکانی بەکاری هێنێیان ئەبێ دەمایی ئەوەی کە بۆ نمونە زۆرجار تەلاق بکەوێتەوە لە کۆمەلگان، چونکە کولفەیەکی زۆرە خاتە سەر خێزان. ئەمە لە لایەکی تریشەوە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە کۆمەلگا بە لە یەکتر هەڵبوەشێ لەبەر ئەوەی کۆمەلگایەکی لاواز دروستە بێت، کۆمەلگایەکی بێکار دروستە بێت. سەرڕای چڕکردنەوەی هەوڵەکانی لایەنە پەیوەندیدارەکان و هێزامنیەکان بۆ کەمکردنەوە و ڕوبەڕووبوونەوەی مەترسی ماددە هۆشبەرەکان لە ئێستا و ڕابردوودا، بەڵام ساڵ بە ساڵ ڕێژەی بەکارهێنان و بازرگانیکردن بە ماددە هۆشبەرەکانەوە ڕوو لە هەڵقشانی زیاترە. هەرەمەش مەترسی جددی لەسەر تاک و خێزان دروست کردووە. لە ماوەکانی ڕابردووشدا شانبەشانی هێزامنیەکان، مینبەری مزگەوتەکان و مامۆستایانی ئاینیش ڕۆڵی گەورە و کاریگەریان لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگەدا بینیوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.